بەڕێزان ئێمە بەردەوامە بین هەر لە شاری قەڵاو منارە و شاری هەولێر ئەمێنینەوە لەوێ چالاکیەکی دیکە بووە کە ئەویش کۆڕێک بۆ بڵاوکردنەوەی بەرهەمی لە پەنجەرەی کتێبەوە بەڕێوەچوو. خێزانداری کۆمەڵایەتیش کەسێکە دەچێتە نێودڵەوە دوای ناوی گەورەی نووسەر دەکەین بەڵام کتێبخانەی ماڵی نازەنین حەیدەری کۆڕێکی بۆ ئاری ئاغۆک نووسەری بەرهەمی لە پەنجەرەی کتێبەوە ڕێکخست. لە کۆڕەکە نووسەر باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد. چەندین لایەنی ئەدەبی و هونەری نووسەران و شاعیران لەخۆ دەگرێت. وتیشی ئەمە بەرگی دووەمی کتێبەکەی و لەسەر ئەرکی خۆم چاپ و بڵاوی دەکەمەوە. لە بەشێکی تری کۆڕەکە ئاری ئاغۆک ئاماژەی بەوە کرد بڵاو نەکراوانە کرد کە لە ساڵانی ڕابردوو ڕۆڵ و پێگیان لە خزمەتکردنی بواری ئەدەبی و ڕۆشنبیری هەبووە. لە ژیانی ڕۆژانەی داڕەنجی داوەتەوە ئەوە ژێکێکە لەو خاڵە گرنگ و سەرکەوتوانەی کە پێش ڕاپەڵی نەچابیاندرا لە ناوڕۆکە ئەو ئامر بە پێکردیان لەو وزارەت خوێندنەوە هەستم کرد پێویست بە شۆڕۆپەکردن و چیکردنەوەی جوانەیەکە لە خوێندنەوە لەسەر ئەو کتێبێکی جوان ئەو کتێبەی بوون بە نانویشانی لە پەنجەرەی کتێبەوە. لە پەنجەرەی کتێبەوە شڕۆڤەکردن و خوێندنەوەی بەرامبەر بە 16 کتێب ئەو کتێبانە لە بواری جیاجیادا خینەوەم لەسەرکردینە لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاو بووینەوە. پێم باش بوو لە دووتوێی کتێبێک بە چاپی بگەێنم ئەوەشیان کە دووەمین بەرجی دووەمیتی بەرجی یەکەمی لە ساڵی 2020 بە چاپم گەیاند کە 16 کتێبم خوێندبەوە لە دووتوێی ئەو کتێبە بە چاپ گەیاندرا. ئەم جارەشیان بە هەمان شێوە 16 کتێبە باس لە ناوڕۆچ کتێبەکان دەکەین یان شڕۆڤی کتێبەکان دەکەین. ئەوم دووپات کردەوە من هەمیشە ئیش لەسەر کتێب دەکەم نەک ناوی کتێب. زۆر جار هەیە ڕەنگە نووسەرێکی گەورە و دیار و دێرین هەبیتر لەگەڵەوەی نووسەرێکی گەنج هەبی لەناو ئەو کتێبەدا خۆیان دیتەوە. لۆ لەبەرەوەی ئەوە ئیشم لەسەر ناوڕۆکردێ نەک ئیشم لەسەر ناو کردویتن. بە خۆشحاڵیەوەش ئەم کتێبە کە 57 چاپکراوی منە وەکو کتێبێکی ڕۆشنبیری پێم خۆش بوو لەو ماڵە ڕۆشنبیریە بە دیاری پێشکەش بە میوانان بکەم و ئەو کتێبەش لەسەر ئەرچ خۆم بە چاپ گەیاندیە.